بناوی خدای گەورە میهرەبان ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان لە هەموو هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆشەویست و هەموو کوردستانیانی بەڕێز پیرۆز بێت. ئەم ئاڵایە پیرۆزە هێما و سیمبولی گەلەکەمانە، هێما و سیمبولی خۆڕاگری و قوربانیدانی بێوچانی گەلەکەمانە، هێمای ئاشتی و ئاوەدانی و پێکەوە ژیانە، هێمای بەردەوامی ژیان و هێمای وزە و هێزە. ئەم ئاڵایە بە درێژایی مێژووی سەردەم هەر لە وەختی دروستبوونیەوە تاکو ئێستا چەندین جار بووەتە دوابەرگەی جەستەی بێگیانی هەزاران شەهید لە کوردستاندا. هەروەها لە پێناوی بەرزڕاگرتنی ئەم ئاڵایە هەزاران تێکۆشەری تر لە قوشبنەکانی زیندان گیانیان سپاردووە یانیش بەرەو پەتی سێدارە ڕۆیشتوون یان لە لووتکەی چیاکان و پاندایی دەشتەکان گیانیان سپاردووە. ئەرکی هەمومانە ئەو ئاڵایە بەرز ڕابگرین. ئێستاش هاونیشتیمانیانی بەڕێز لەژێر سایەی ئەو ئاڵایە پیرۆزە بەرەو کوردستانێکی ئاوەدان و ئارام و سەقامگیر دەست لە ناو دەستی یەکتر پێویستە هەنگاو بنین و بەرەو پێشەوە بڕۆین. بەرز و شەکاوە بێت ئاڵای پیرۆزی کوردستان. Merasima Roja ala Kurdistane iroli hemusazi u navenden perverdehiyeyen fermi in herema Kurdistane teli darhistin u velati in hereme biser bilindihat piroz kirin. İro çarşem hevdeye kanune Roja ala u peşmergen velat parezu ala hilgire Kurdistaneye u li hemu navenden perverdehiye saziyen fermi u dinav velati in herema Kurdistane dahte piroz kirin. Alaya Kurdistane li sedeme çebuna yekim Komara Kurdistane li bajare mihabada Rojhelata Kurdistane. U pişti herifandina dawi paşmaveyn rejima paşayeti li bajare mihabade rolu giringiyeke taybeti vek hemaya netewi u li Rojhelate min Roja peşmergen Kurdistane jite piroz kirin. Pişti serhildana 1992 kana li başure Kurdistane ev al li hemu baregehen partiyen siyasi u saziyen medyaye cihatiye bilind kirin. Diyaz de hemijdara 1992 kande. Parlamentoya Kurdistane kanuna hejmar Charlie Ser ala Kurdistane pejirand u di 19 Hezirana 2009 hevde kanune veki Roja ala Kurdistane dest nişan kir. Bilindkirina ala Kurdistane di çeperen parastine de di şereli diji terore de ev veki sembola berhvedan u bersvedana heza peşmergein Kurd li charaliye cihane hatnasandin. Ala Kurdistane ji sor veki sembola serhildan u swinrijandine jibo velat pekte. Sveki sembola ashtihwaziye. Kes veki sembola khweza u serfirazia velat u venea roje, veki sembola ronahi u geshbune. لپێناوی کورد و کوردستان من خۆم بەخدەکەم وەکو مامۆستایەک. بەڕاستی ئاڵای کوردستان زۆر پیرۆزە، لای من هەموو شتێکە، تاجی سەرە، خۆشەویستە. ئێمە ئەبێ لە پێناوی ئەم ئاڵایە خۆمان بەخدکەین بۆ سەربەخۆیی کورد و کوردستان. هەوڵ بین سەربەخۆ بین. بەڕاستی پێویستە ئەم ئاڵایە بەرز بنرخێنین، بیخەینە سەرمان، خۆشمانەوێ ئاڵای کوردستان. کوردستانەکەیم تۆ خۆشەویستی، ئەی کوردستانە نیشتیمانی جوان. تۆ خۆشەویستی لە دڵی هەموو کوردێکە و ئەی ئەیارەیانەی لە پێناوی کورد و کوردستان من خۆم بەخدەکەم وەکو مامۆستایەک. ئەی مامۆستا تا چەند هەوڵت داوە لە قوتابخانە
تابعیەکانت فێری ئاڵای کوردستان و پرسە نیشتمانەکان والله قوربان فێری خۆشەویستی نیشتمانیان دەکەم فێری ئاڵایەکەم فێری جوانیان دەکەم هەموو ئامۆژگارێک لەلایەن منەوە ئەدرێ بە تایبەت بۆ خۆشەویستی نیشتیمان زۆر بەداخەوە خەڵکانەی کاڵێ ئێمە کوردستانمان خۆش ناوێ ئێمە نیشتیمانمان خۆش لەبەر چی خۆشن ناوێ ئەم کوردستانە ئەم ئاڵایە هیچ کەس نییە با پێوە بڵێم تەنها مۆرچی کەسی پێوە نییە بڵێ ئەمە حیزبێکەوەمەی وڵاتێک تەنهایی کووردە تەبعەن کورد دەبێت بەرزی ڕاگرێ ئەبێت سەری نەویکا لە پێناوی ئاڵای کوردستاندا ئەبێ خۆشمان بوێ هیوادارم هەموو کوردێک وەکو من بیرکاتەوە نیشتیمانی خۆش بێ کوردستانی خۆش بێ خاکەکەی بپارێزێ بە قوربانی خاکەکەی بێ من خۆم بە قوربانی بەس بەبەستی نیشتیمان و کوردستانەکەم هەر کەسێ لای من کوردستانی خۆش نەوێ ئەسڵەن خۆشم ناوێ هەر ئەمەیە لەم وڵاتە دەریکەم دووری خەمەوە لە نیشتیمان چونکە هەر کەسێک کوردستان و نیشتیمانی خۆش نەوێ ئەی بۆ لێرە بێ چی خواحافیزی بێ بۆ کوێچێ ئەبێ ئەم بەرز بینرخێنی کوردستان نیشتیمانی خۆش نیشتیمانی جوان ئەی کوردستان ئەی کوردستان ناتگۆڕمەوە بە هەموو جیهان ئەی کوردستان ناتگۆڕمەوە بە هەموو جیهان کوردستان کوردستان